سڵاوتان لەبێت بەیانیتان باش بۆ هیواکە لە هەر کوێیەکن دەرسڵ تەندروست بن بەیانەیەکی پڕ لە وزە پڕ لە تەندروستی و پڕ لە شادیتان لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 دەست پێکرد بێت هیوادارم لە هەر کوێیەکن ئێستا بەدیار پرۆگرامی ئێمەوەن ئەو تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە ئەمڕۆ بڕگە و بابەتی زۆرمان هەیە بۆتان جا لەگەڵم بن بۆی کە بزانین ئەمڕۆ ناوەڕۆکی پرۆگرام لە چی پێکات ئەمەی کەی بینن ئەمە قۆناغی کۆتایی پێشبڕکێی بیرکاریە بۆ ساڵی 2022 کە بەڕێوە چووە لە پێشبڕکێکەدا 6 قوتابی کێبڕکێ لەسەر بەدەستێنانی ناوی پاڵەوانی بیرکاری دەردەکەن. هیچ کەسە شایانی وە نییە دڵی بشکێنی و لێ ژیانێکی ئەمەش بابەتێکی ترە کە باس لە تووڕەبوونەکەی هەمومان تووڕابین وەک ئەم هاوڵاتیە و کەسانی دیکەش باسیەکەن لە بەیانی 24 لەگەڵ توێژەرێکی پەروەردەی باسی تووڕەبوون و چۆنەتی زاڵبوون بەسەر تووڕەبوونەکەک. جەژنی قوربانەوە ئەبێ بابەتێکیشمان لەو بارەوە هەبێت چکەوان نزیکە کەوینەوە چەند ڕۆژێکمان ماوە. جەژنی قوربان بازاڕی ئاژەڵ فرۆشانی بژانەوەتەوە پزیشکانی ڤێتەرنەریش ڕێنمای هاوڵاتیانەکەن ئاژەڵی نەخۆش بۆ قوربانیکردن نەکڕن و پابەندی ڕێنمایەکان. با لە پێشبڕکێکەمانەوە دەست پێ بکەین با بزانین ئەم پێشبڕکێ چییە بۆ ئەنجام درراوە کەمێک لەبارەی زانیاری وەربگرین چونکە میوانیشمان هەیە لەگەڵمان ناو ستۆدیۆ بێت و میوانەکەمان وەڵامی و پرسیارانەمان دەداتەوە کێنەوانی کاتوانن بەشدار بن و مەرجەکانی بەشداربوون چی ئەمڕۆ قۆناغی کۆتایی پێشبڕکێی بیرکاری بۆ ساڵی 2022 بەڕێوەچێت پێشبڕکێی بیرکاری یەکێکە لە پرۆژەکانی دەستگای ڕوانگە بە ئامانجی زیادکردنی توانا و ئارزوەکانی قوتابیان بۆ بەشە زانستیەکان و پرۆژەکە ساڵانە ئەتوانی بڵێن پێشبڕکێکە لە نێوان قوتابیانی پۆلی دەی بەشی زانستی قوتابخانەکانی سەرانسەری هەرێمی کوردستان کە سازەکرێت. جا بۆ بەدەستهێنانی نازناوی پاڵەوانی بیرکاری ئەم ساڵ پێشبڕکێکە لە ڕێکەوتی 22 شباط دەستی پێکردووە لەسەر ئاستی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان کە 6 بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی لەخۆگرتووە و 430 قوتابی بە نوێنەرایەتی 430 قوتابخانە و بە 36 قوتابخانە ببورن بەڕێوەبەرایەتی پەروەردە لە سەرانسەری هەرێمی کوردستان بەشدار بوون. جا بە قۆناغ تێپەڕیوە ئێمە لەگەڵ میوانەکەمانە زیاتر باسی قۆناغەکانەکەین بە چەند قۆناغ تێپەڕیوە چەند قوتابی ئەم ساڵ بەشدار بوونە ئامانج لێ چییە و لە قۆناغەکان باسی وردەکاری زیاترەکەین زانیاریمان پێ ئەدات. جا ئەمەی کە ئێستا ئێمە وێنەکانی دەبینین ئەمە دیارەیەکێکە لە قۆناغەکانی پێشبڕکێکە قۆناغی دووهەمی هەبووە یەکەمی هەبووە دووهەمی هەبووە ڕێساکانی هەیە ئەمە ئەم پێشبڕکێ لەسەر ڕێسای خۆیە و ئیتر ئەمانەی کە ئەمانەی گفتوگۆی زیاتری لەسەر بکەین لەسەر ئەم پێشبڕکێیە جا با بزانین چەند ساڵە کە ئەم پێشبڕکێیە بەردەوامە. ئەمانە هەمووی پرسیارن ئەمانوێت لە شەهرام شەریف کە بەرپرسی گەشە پێدانە لە پرۆژەی پێشبڕکێی بیرکاری کە قۆناغی کۆتایی پرۆژەکەی با بڵێن پێشبڕکێی بیرکاری ئەم بەیانی ئەم ڕۆیەوە بزانم بەخێر هاتی سەرچاوە بەخێر هاتی سپاس بۆ تۆ کاک شەهرام لە جۆری خۆی ئەم جۆرە پێشبڕکیانە کەم ئەنجام ئەدرێت ئەوش کە ئەنجام ئەدرێت ئەبینین زۆرجار دەستگای ڕوانگە ئەنجامیەدات با بزانین ئامانج لەم جۆرە پێشبڕکیانە چییە و بۆچی ئەم جۆرە پێشبڕکیانە کەمە ئێستا گرنگی پێدانی تۆزە زیاتر سلااوتان لە بێبیانیان باش بۆ خۆی دەستگای ڕوانگە لە 4 سێکتەری سەرەکی کارەکاتن کە بریتین لە گەنجان پەروەردە کەسانی لێ قەما و ژینگە گرنگترین بەشیشیان بەشی گەنجان و پەروەردەیە کە زۆر فۆکەسی دەخرێتە سەر هەلبەتە پرۆژەی پێشبڕکێی بیرکاریش یەکێکە لە پرۆژانەی دەچێتە زمنی سێکتەری پەروەردەیی و ئامانجیشی لێ ئامانج لێ زیادکردنی گرنگی پێدانی بابەتە زانستیەکانە لەلایەن قوتابی و قوتابخانە و خانەوادەی قوتابیەکان و بە تایبەتیش بابەتی بیرکاری. باشە کاک شەهرام ئەم پێشبڕکێ چەند ساڵەکە ئەنجام ئەدرێت؟ ئەم ساڵکەم ڕۆ کۆتا ڕۆژی ڕێوڕسمی کۆتایی بەڕێوەچێ بێتە ساڵی چوارەم. ساڵی چوارەم. مەرجەکانی بەشداربوون لەم جۆرە پێشبڕکێ چییە؟ مەرجە گشتیەکانی بەشداربوون لەم پێشبڕکێ ئەوەیە
قوتابی دەی زانستی لەسەر ئاستی پەروەردەی هەرێمی کوردستان کە لە 6 بەڕێوەبەراتی گشتی پەروەردە هەر قوتابخانەیەک دەتوانێت یەک قوتابی وەکو نوێنەری قوتابخانە بنێرێت و باشترین قوتابی لە بابەتی بیرکاری ئەتوانێت بەشدار بێت لە پێشبڕکێەکە. باشە ئێوە خوێندنگاکە قوتابخانەکەتان سەرپشت کردووە بۆی کە قوتابێکتان بۆ بنێت. بەڵێ بێگومان. ئەگەر هاتوو قوتابخانەیەک 2 یاخود 3 قوتابی هەبوو لە یەک ئاستا بوو ئەو کاتە بە چ شێوەیەک بە چ میکانیزمێک ئەمانە بۆ ئێمەش پرسیارش کە ئێمە قوتابخانەکە سەرپشکەکەین زۆر کات من خۆم پرسیاریان لە یەکەم ئەوان میکانزمی تایبەت بە خۆیان دانێن لەوانەیە بە شێوەی تاقیکردنەوە پێشبڕکەیەک لەناو دە باشترین قوتابی خۆیان یەک قوتابی نوێنەراتی قوتابخانەکە دەستنیشان باشە سەقفی ئەو نمرەیە کە لە بیرکاری وەری ئەگرن ئەبێت چەند بێت کە تا بتوانێت ئێمە لەو سەقفێک دانانێن چونکە ئێمە بەو نەسە داوایەکەین کە باشترین قوتابی چونکە نوێنەراتی قوتابخانەکە کاتن هەم بۆ ناوی قوتابخانەکە هەم بۆ تەژێ قوتابخانەکە وا باشترە کە باشترین قوتابی خۆیان بنێرن. باشە کاک شەهرام ئەو پێشبڕکەیە کە ئەنجامەدرێت من باسم کردم بە چەند قۆناغ جا بۆی کە زیاتر ڕوون ببێتەوە بە چەند قۆناغ تێپەڕێ بۆچی بە چەند قۆناغێک تێپەڕێ بۆ بە یەکجاری پێشبڕکێکە ئەنجام نادرێت لە یەک تاقی کردەوە بۆ خۆی 4 قۆناغە قۆناغی 1 2 قۆناغی پێش کۆتایی کۆتایی کە بەڕێوەڕسمی کۆتایی لە یەک ڕۆژە ئاکرێتن بۆچی بە یەک قۆناغ ناکرێتن چونکە ژمارەیەکی زۆر قوتابی بەشدارە بن ناکرێتن تۆ پاڵەوانی بیرکاری بە یەک قۆناغ دیاری بکەیت و جۆری پرسیارەکان لە قۆناغی 1 و 2 پێش کۆتایی ئەگۆڕانکاری بەسەر وەکو فلتەرێکی لێ دێت هەتا ئەگەی بە باشترین فیناڵەکە بەڵێ ئەکید. باشە کاک شەهرام ئەو پرسیارانەی کە لە بیرکاری دێت بۆ ئەو بەشدار بووانە کە بەشدارن لە چ با بڵێن قۆناغێکی خوێندنی خۆیان هەر لەناو منهەجەکەی خۆیانە بۆ نمونە هەر لە دەی قۆناغی دەیەمە و هەر لە قۆناغی دەیەمیش پرسیارەکان دێت یان پرسیاری دەرەکیشی تایە. من ئێستا قۆناغ بە قۆناغ باسی چۆنیەتی دانانی پرسیارەکان پرسیارەکان بۆ خۆی لە قۆناغ یەکەم 40 پرسیارمان هەیە پرسیارەکان لە قۆناغ یەکەم هەمووی هەڵبژاردنە چونکە پرۆژەکە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردەیە لە ڕێگای وەرەقەی سۆما دەرەجە دادەنرێتن هەر 40 پرسیارەکەی هەڵبژاردنە پرسیارەکان بریتین لە پرسیاری بابەتی خۆیان منهەجی بیرکاری گشتی و IQ لەو سێ بەشە پرسیار لە IQ ئێوە ئاستی زیرەکی کەسەکەش ئامانجەکە ئەوەیە بزانین IQ کە ماتماتیک زانستێکە ڕۆحی زانستەکانە بزانین IQ ئەو قوتابیە کە ئەبێت کە نازناوی پاڵەوانی بیرکاری پێ ئەدرێ لە کۆتاییە چۆنە یان بە شێوەیەکی گشتی ئاستی قوتابیەکانمان لەو قۆناغەیە لە چه ئاستێکە بیرکاری گشتی کە هەموو کەسێک ئەتوانێتن وەکو حەز و خولیایەک شارەزایتیا هەبێ بزانین لەو بابەتیان چۆنن و بابەتە ڕئیسیەکەشیان کە منهەجی خۆیانە بزانین ئەوەش تێست دەکرێت بزانین چۆنە. باشە کاتی تاقیکردنەوەکان چەندێکە چەندێک کاتیان پێ ئەدەن بۆ ئەوی کە وەڵامی ئەو پرسیاران بدەون لە هەر قۆناغێک هەموو قۆناغێک وەکو یەکتر وایە یاخود وەکو چۆنەڵێت لیڤڵێکی لێدە لە لیڤڵە بۆ لیڤڵێتر چاڕوانی یەکەن بە کەمترین کات ئەوانش مەرجی خۆی ئێمە تاقیکردنەوە نیە پێشبڕکێش جیاوازی هەیە یەکێک لەو خاڵانەی کە ئێمە ساڵانە پرسیارمان لێکرێ 40 پرسیار ئێمە کاتژمێرێک و نیومان هەیە بۆ 40 پرسیارەکە بەس کە ئێمە ئەوماندانەوە پاش دیراستکردنێکی زۆر ئەو شتانە ئەو کاتەمان دیاری کردووە پێشبڕکێ خۆی ئەبێت تۆ فێری ئەوەش بی کەسێکی چۆن بە خێرایی وەڵامی پرسیارەکان بدەیت چۆن ئیدارەی کاتەکەت بکەیت ئەوەش مەرجە ئەگەر یەکێک زووترین کات وەڵامی دایەوە و با بڵێن لاپەڕەکەی هێنایە بۆ ئێوە ئێمە ئەو کاتژمێرێک و نیوی هەیە ئەگەر پێش ئەوە هێنای بۆ نمونە کەسێک بە 45 دقە وەڵامیەوە خاڵ پۆینتێکی بۆ زیاد ئەوە نییە بەس شتەکە زۆر لە مەحاڵەوە نزیکە بتوانێت بەو کاتە نا ئەو شتە نییە هەتا خۆی زۆربەی زۆریان پێویستیان بە کاتی زیاتری شەبێتن.
باشە شتێکی دیکە ئەوەیە کە ئەم پێشبڕکێیە سەرەتا بەس لە بەڕێبەرایەتی با بڵێن هەولێر ئەنجامدرا پەروەردەی هەولێر ئەنجامدرا دواتر فراوانترتان کردەوە بۆچی فراوانترتان کردەوە بینیتان کە پێشوازێکی زۆری لێکرا یاخود مەبەستانەوە بوو دەستگا ڕوانگە سەرجەم قوتابیانی بەڕێبەرایەتی پەروەردەکانی دیکەی شارەکانی ترشتان لەگەڵا بێ بەیەکیدی ساڵی 2019 کە ساڵی یەکەمی پرۆژەکە بوو پرۆژەکە لەسەر ئاستی بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بوو وەکو جەنابەت ئاماژەت پێدا پێشوازیەکی زۆر و کاریگەری خۆشی هەبوو کاریگەریەکی باشی هەبوو لەسەر بابەتی بیرکاری کاریگەریەکەش ئەگەر ئیجازەم دەی کاریگەریەت بۆ باسەکەم ساڵی 2019 یەکەم 6 قوتابیانێک کە بەشدار بوون لە پێشبڕکێکی گەشتە قۆناغی کۆتایی ساڵی پار پۆلی 12 بوون خۆشبەختانە هەر 6 کەسەکە لە پۆلی 12 لێ سەرئاستی هەرێمی کوردستان لە یەکەم مەکان بوون کەواتەوە بینیتان ئەم پێشبڕکێیە هۆکارێکی دیکە بوو بۆ پێشکەوتنی قوتابیەکان لە قۆناغەکانی خوێندن اینجا من باسی کاریگەریەکەم کرد و پێشوازیەکە ئێمە بۆ ساڵی دواتر بڕیارماندا کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەر شش بەڕێوەبەراتیەکە بەڕێوە بچێت باشە ئەوەش بۆ زانیاریەک بۆی کە ئێستا زۆرێک هەن وەکو حەز و خولیا حەزیان لە ماتماتیکە ڕەنگە بۆ وانەیەکی مێژوو یان جوگرافیا ئەو چۆنەڵێ وەرگرتن و هەڵمژینەی نەبێت لە مادەکە بێ بە دڵی خۆی خۆشی بێت بەڵام لە بیرکاری وانە لێرە بۆی پرسیار دروستە بێت ئەو لە خوێنجەنگایەکی ئەهلیە ئەکرێ بەشداری بکەن یاخود ئەمە بەس بە خوێندنەکە ئێمە لە چونکە سیستەمی پێشبڕکێکە بە شێوە بە زمانی کوردیە زۆربەی خوێندنگا ئەهلیەکانیش خوێندنیان زمانی ئینگلیزیە ئێمە تا ئێستا هەرواماندانەوە کە بە پرۆژەتان نییە؟ وڵا دەکرێتن پرۆژەکە ئێمە ساڵانە گۆڕانکاری لە پرۆژەکەیەکەین و هەوڵی باشتر بوونیە دەین ئەوەش دەکرێت قسەی لەسەر بکرێت جارێ فریاوە نەکەوتین بۆ ساڵی نوێ بزانین چۆنی ئامادەکاریەکانەکرێ بەس لە ئێستادانە باشە بۆچی قۆناغی دە بۆچی قۆناغی دەتان قۆناغی دەی خوێندنتان هەڵبژاردو لە قۆناغەکان کە پێشبڕکەکە لە نێوان ئەو قوتابیانە بکەن قۆناغی دە کاتێک تۆ لە قۆناغی نۆ بۆ دا ئەڕۆی ئەبێ خۆ تێکلاکەوە لە بینی بەشە وێژەی و زانستیەکەدا ئێمەش و قۆناغەکانی تر 11 و 12 تۆ ناتوانانی کاتی قوتابیەکە بگری و سەرقالیان کەی بە شتێکی ترەوە بێت تۆ لە ئێست لە قۆناغی دەوە ئامادەیان کەی بۆ قۆناغەکانی تر و بۆ قۆناغی 12 و زانکۆکان و هەتە زیاتر ئامادە بن لە بابەتە زانستیەکان باشە من ئێستا پرسیارێکەکەم بەس مەبەستمەوە نییە جیاوازی جێندەری بکەم بەڵام دەمەوێت بزانم لە بەشدار بۆکان زیاتر ڕێژەی کچانن یاخود کوڕان ئەگەر کچانن ئەوە با هاندەربی کچانی کوڕانیش زیاتر ئەگەر کوڕانن با هاندەربین کچانیش دەمێت بزانم باڵانسێک هەیە یاخود کام ڕێژەی زیاتر باڵانسەکە زۆر نزیکی یەکترە زۆر نزیکی یەکترە زۆر جیاوازیەکی نییە ئەم ساڵ بەداخەڵم لە قۆناغی کۆتایی هەر شش بەشدار بووەکە کوڕن کچەکان نەگەیشتنە قۆتان هەبوون لە سەرەتا لە قۆناغ ساڵی پار پێنجان کچ بوون یەکیان کوڕ ئەم ساڵ کوڕەکان حەقیان کردەوە هەر سەرکەوتوو بن ئەوەی کە گرنگیشتە لە پێشبڕکەیە کەسێکە بەشدارە بێ ڕەنگە منافەسێکی شەریفانە زۆر خۆش بێت و تۆ بگەیتە پلێک بەڵام لە لایەکی تریشە قوتابی چاوەڕوانی خەڵاتی شەکات خەڵاتەکانتان چین ئەکید خەڵاتەکان خۆی ئامانجی خەڵاتەکان ئێمە من بە دوو لایەنە باسی خەڵاتەکانەکەم خەڵات بۆ قوتابی و بۆ قوتابخانەکە هەیە هەردووکیان هەیە ئامانج لە خەڵاتەکە کە بۆ قوتابخانەش دانراوە هاندانی قوتابخانەکەشدا زیاتر پشتگیری قوتابیەکان بکاتن و ئامادەیان بکات بۆ بابەتە زانستیەکان خەڵاتی یەکەم بریتە لە ئەوەی کە لە هەمووی مهمترە کە پاڵەوانی بیرکاری بە کەسی یەکەمە درێتن و بڕی 2000 دلاری ئەمریکی پێدرێتن و بۆ قوتابخانەکەشی بڕی 2000 دلاری ئەمریکیە خەڵاتی دووەم بریتە لە 1500 دلاری ئەمریکی بۆ قوتابی و بۆ قوتابخانە و خەڵاتی سێمیش بریتە لە 1250 دلار بۆ قوتابی و قوتابخانەکە زۆر باشە شتێکی دیکەوەیە کە تا چەندێک پێش ئەوەی کە پێشبڕکێکە
بچێتە بواری جێبەجێکردنەوە قوتابی ماوەی ئەوەی پێدراوی خودت ئاگادار کراونەتەوە چەنە پێشەوە ئاگادارەکرێنەوە بۆی کە بەشدار بن لە پێشبڕکێکە. خۆشببختانە ئێستا ئمە ساڵی خوێندن دەستی پێ نەکردووە ئێستا پرۆژه ئەم ساڵمان تاوا نەکردووە دڵمان بەوەی خۆشە کە پرۆژەی پێشبڕکێی بیرکاری بۆتە کەلتورێک لە ناو قوتابخانەکانە لە ئێستاوە لە ڕێ مامۆستاکانەوە لە ڕێوانە پەیوەندیمان پێوەکرێتن و تەسەوڕەکەم هەر هەموو قوتابخانەکان کە ئەیبینن دەست بکەن بە ئامادەکاری من لێرەشەوە ڕایەگەێنم کە ئەوە فرسەتێکی زۆر گەورەیە بۆ قوتابخانە و قوتابیەکان کە لە ئێستاوە بیر لەوە بکەن بۆ ساڵی نوێ خۆیان ئامادە بکەن نوێنەری خۆیان ئامادە بکەن پشتگیریان بکەن پێشبڕکەیەکی شەریفانە دروست بکەن هەتا ڕوحێکی شەریفانە دروست بکەن و خۆیان ئامادە بکەن بۆ پێشبڕکەیەکە. هەرچەند من ژووری کۆنتترۆل ئاماژان پێەکەن کە کۆتایی بە ئەم چاپێکەوتنێ من و جەنابەت هاتەوە بەڵام دواپرسەر بهەیە ئەو قوتابی کە بەشدارە بێ ئەم ساڵ لە یەکێک لە ئاستەکانە یەکەم یا دووەم یا سێم براوە ئەبێت لە ساڵی دواتر ئەتوانێت بەشدار ببێت یاخود تەنیا بەس بۆ دەیزانێتتر ناتوانێت من ئەمە یەک شتی تر ئیزافە بکەم چونکە ئەم ساڵ گۆڕانکاریەک بەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆژەکە هاتووە ساڵی یەکەم لەسەر ئاستی بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی هەولێر بوو ساڵەکانی دواتر 2021 6 بەڕێوەبەراتی گشتیمان هەبوو لە قۆناغی 1 بۆ 2 هەر بەڕێوەبەراتیەک ئەیتوانی 10 قوتابی حەقی هەبوو 10 قوتابی بنێرێت بۆ قۆناغی بەڵێ بێگومان بەڵام بۆ ئەم ساڵ باشترین 6 قوتابی لە قۆناغی دووەم بەشدارە بن بێگوێدانە بە شوێن بەڵێ هیچ ئەوە نەبووتە کێشە و بۆ نمونە ئێستا لە 6 قوتابیە چواریان سەربەر بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانین یەکیان هەولێرە یەکیان دهۆکە چونکە سیستەمە نەما بیرمان لەوە کردەوە کواڵیتی پرۆژەکە زۆر بەرزترکەین ئێمە لەو زیاتر کاتتان ناگرین ئەمڕۆ فیناڵتانە بۆ سپاسانەکەین کە شەهرام شەریف بەرپرسی گەشە پێدان لە پرۆژەی پێشبڕکێی بیرکاری کە هی قۆناغی کۆتایی پرۆژەی پێشبڕکێی بیرکاری بود لەگەڵمان بووی ئەم بەیانیە سپاس بۆ ڕوونەکان زۆر سپاس. دێنە سەر بابەتێکی دیکە کە گوندی سبەیخانی لە باکووری گەرمیانە ئەم گوندە مێژووی دروستبوونی بۆ زیاتر لە سەدەیەکە گەڕێتەوە تا چەند ڕۆژی پێشوو بەهۆی دووری و هەڵکەوتە جوگرافیاکەیەوە کارەبای نیشتیمانیان نەبوو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان خەونی دانیشتوانی ئەو گوندانی بەدیهێنا کارەبای نیشتیمانی پێگەاندن و دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی با خەرجکردنی زیاتر لە 3 میلیارد دینار بۆ گەیاندنی کارەبا 25 گوندە سنووری ئیداری گەرمیاندا دەست بەجێ کاری گەیاندنی تۆڕەکانی کارەبا بە خێرایی دەستیان پێکردووە و لە یەک کاتیشدا تیمەکانی ڕاکێشانی کارەبا سەرقاڵی گەیاندنی کارەبان بە 10 گوندی گەرمیان پیرۆزیان بێت. گوندی سەیبیەخانی باکووری گەرمیانە لە مێژووی دروستبوونی گوندەکەوە یەکەمین جارە کارەبای نیشتیمانی دەگەیەنرێتە گوندەکە. دانیشتوانی گوندەکەیش دەڵێن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێنانی تۆڕی کارەبای نیشتیمانی بۆ گوندەکەمان خەونەکەمانی کرد بەڕاستی. گوندی سەیبیەخان سەحابی 48 ئەنفال و شەهیدە ئەوە بۆ تقریبان سەدەیەکە بێ 100 ساڵە گوندی سەیبیەخان دروست بووە هەتا ئێستا کارەبای نەبووە سپاس بۆ خوا و سپاسی حکوومەتی هەرێمی شەکەین لە کابینەی نوێمە ئەوە کارەباکە گەیشتە گوندەکەمان و سپاسیانەکەین. دوایەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدا بە خەرجکردنی بڕی زیاتر لە 3 میلیارد دینار بۆ گەیاندنی کارەبا بە 25 گوندی گەرمیان کاری گەیاندنی تۆڕەکانی کارەبا بە خێرایی دەستیان پێکردووە و لە یەک کاتیشدا تیمەکانی ڕاکێشانی کارەبا سەرقاڵی گەیاندنی کارەبان بە 10 گوندی گەرمیان. ئەوە لە 150 پرۆژەکانمان تەواو بووە. سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان شەکەین کە بجەیەکی باشی سەرف کردە بۆ ئەم لە ماوەی ئەم چەند ساڵەدا بۆ 40 گوندی گەرمیان لە 150 تەواو بوو ئەوەیش کە ماوە چەند گوندێک ماوە لە ماوەی جێبەجێبکردندا ئینشاڵڵا لەم ڕۆژانە ئەوش کردە بواری جێبەجێکردنەوە ئەوانش لە تەوابوونایە. ئەم گوندەشە کە خۆتان میتانەوەی سەکەتیان لە 150 ئیشەکان تەواو بووە ئامودەکانمان تەواو کردە لەم ڕۆژانە ئینشاڵڵا کارەباکەشی
لێبەسین. گوندە دوورەدەستەکانی گەرمیان خەونیانەوە بوو پرۆژەی کارەبای نیشتیمانی بگاتە گوندەکانیان. کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانیش بۆ گرنگیدان و پاڵپشتیکردنی گوندنشینان لە سەرەتای دەست بەکاربوونیەوە بڕیاریدا بوو کارەبای نیشتیمانی بگەێنێتە سەرجەم ئەو گوندانەی کە کارەبای نیشتیمانیان نەبووە. هەرێم جاف، کوردستان 24 گوندی سەیباخان گەرمیان. چالاکی چاودێریکردنی ئاسمانی لە شاری وانی باکووری کوردستان بەڕێوەچوو لە چالاکێکە هەزاران کەس بەشداریان کرد لە ڕێگەی 30 تەلەسکۆپەوە سەیری ئەستێرەکانیان لە بۆشایی ئاسمان کرد. زۆرینەی بەشداربوانیش منداڵ و هەزەکاران بوون. ئابینینی ئەستێرەکان بە تەلەسکۆپ وە لە نزیکەوە ئەوانی زۆر دڵخۆش کرد. ئێوەش لەم ڕاپۆرتە ببین. چالاکیە چاودێرکردنا ئاسمانێ لوانێ ji seranserî Tirkiyeyê û Bakurê Kurdistanê 10,000 hejêkerên asmanê gihandin hev. Çalakiya sê rojan bi hemahengiya saziya lîkolînên zanistî û teknolojiyên Tirkiyeyê TÜBİTAK li qeraxa Deryaya Wanê li navçeya Edremit'ê bi rêve çû. Ji 2000 serlêdanê 605 kesan mafê beşdarbûna kampê û mana di nav çadiran de bi dest xistin û sê roj çavdêriya asmanan kirin. Küçükken hep hayalimdi böyle yıldızları, gezegenleri görebilmek. Xeyala min ê zaroktiyê bû temaşeya asîman, stêrk û gerokan bikim. Min berê di pirtûkan de xwendibû. Me heta serê sibê temaşayê valahiyê kir. Projeyeke baş û serkeftî bû. Hêvî dikim berdewam be. Anadolu'daki bütün insanların bu projelere ulaşmasını Roja dawî wek roja gel hate bi nav kirin. Gonîzîkî 10,000 kesan mafê temaşakirina asmanê bi teleskop û amêrên din bi dest xistin. Beşdarbûyan ji 5 wêstgehan bi 30 teleskopan li asmanê nerîn. Öncelikle şunu söyleyeyim, çok duygusal bir ortam. Pir dilxweş bûm. Ez mamosteyê zanistê me ji Culemêrgê hatime. Ji temenê 7 salî heta 7 salan beşdar hene. Gelek teknolojiyayên nû hatine nîşandan. Hest û daxwazên biçûk û bi temenan pir balkêj bû. Rojane li vê de semînar û çalakî hebûn. Şevane jî bi teleskopê temaşayî valahiyê dikirin. Çok harikaydı burada. Di çalakiyê de mamosteyan derbarê asman, stêrk, gerokan de zanyarî dane beşdarbûyan. Berpirsan danxuya kirin, heman çalakî par li kelha Zêrzevanê ya Diyarbekirê hatibû li darxistin. û piştî wanê ew li Erzerûmê jî berdewam bin. لە سەرەتاوە ئاماژەم بۆ کرد کە لە پرۆگرامی ئەمڕۆمانە باسی تووڕەبوون ئەکەین. ئێمە لە کاری ڕۆژانە مامەڵەکردنە تووڕە ئەبین، هەڵ ئەچین. ڕەنگە لەگەڵ بەرامبەرەکەمانە تووشی گرچی و ئاڵۆزی ببین. هەندێک جاری تووشی هەڵەش ئەبین لە بەرامبەر کەسانی بەرامبەرمان. کوردستان 24 بۆ چوونی بەشێکی هاوڵاتیانی لەباری تووڕەبوون و هەڵچوون و چۆنێتی زاڵبوون بەسەر تووڕەبوونە وەرگرتووە. بەشێکی هاوڵاتیان پێیان وایە تووڕەبوون ئاساییە، بۆیە کاتێک تووڕە ئەبن هەوڵەدەن شوێنەکە جێبەڵن و کۆنتترۆلی خۆیان بکەن. هیچ کەسە شایانیەوە نییە دڵی بشکێنی و لی تووڕەبی. ژیانێکی کورتە هەمومانە ڕوینجا پێویستەکە لە کەسی بەرامبەرت تووڕەبیت و دڵی بشکێنیت. نا زۆر بەکەمی تووڕابم شوێنەکە جێڵم. لەگە کەسی بەرامبەرەکە لی تووڕابم شوێنەکە جێڵم. ناکارێ ناکەم کە دڵمان لێ گران بێت و عاجزیکەم. باشترین حلەوەیە کە شوێنەکە جێبێڵیت و لی جیابیتەوان. بەڵێ بێگومان بە تاکیت هەموو کەسێ تووڕابێ لە ژیانی ڕۆژانەیە بە تایبەتی ئافرەتەکان زیاتر تووڕابن. پیاوەکان تا حەدی ئەتوانن تووڕەبوونەکەیان بە چوونە دەرەوەی گیان جگەرە کێشانێک ئاسایی بێتوانێ، بەڵام ئافرەت ئەوانەی نییە. توانێت بە نوێشکردن یان چوونە دەرەوە بۆ لای هاوڕێکانی بۆ لای خێزانەکەی من خۆم نوێژەکەم کاتێککە تووڕابم نوێژەکەم بێدەنگە بم لە شوێنی خۆما بێدەنگە بم هیچ ناڵێم، بەڵام ئەگەرێکێک زۆر پستم کا ئەوە کاردانەوەم ئەبێ بێگومان. بەڵێ هەنێکات تووڕە ئەبم، بەڵام زۆربەی کاتەکانیش کەسێکی لەسەر خۆم و ینی ئەتوام خۆم کۆنتۆڵکەم. بۆ نێسا کەسێک کە تووڕم ئەکات هەوڵێم ئەو شتە باشانی ئەو بێنمە بەرچاوم کە بکردوێتی پێشتر لەگەڵما بۆ ئەوەی کە بەسە ئەو تووڕەبوونەیە زاڵ من نەتوانم شتێکی خراپ بکەم بەرامبەری چکە من حەز ناکەم کەسەکان ئازابە، بەڵام لە کاتێکاگە زۆر تووڕەشم بکە ئەو کاتە
قسەی لەگەڵا ناکەمانێ بەڵکو بەرامبەری باش ئەبم بۆی کە هەز بە تام بکات. بۆچوونەکانمان بینی هاوڵاتیان بەشێکیان ئەڵێن خانمان زیاتر تووڕەن بەشێکی دیکان پێیان وایە لێبوردن ئەبێ هەبێت ئەبێ شوێنەکە بەجێ بهێڵیت هەندێک جاریش بێ بزانین هۆکاری تووڕەبوونەکان چییە ڕەنگە لەسەر پەروەردەیکردنی منداڵەکان بێت ڕەنگە لە ماڵەوە دەمەقاڵەیەکت لەگەڵ هاوسەرەکەت بێت کە تۆ بوچونێکی جیاوازت هەیە لەگەڵ هاوسەرەکەت یا لەگەڵ کەسێکە هاوڕەیەکتا لە شوێنی کارکردنەکەتە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ کۆنتترۆڵی خۆت نەکەی لە جیاوازی بۆچوونەکانە پێت باش نەبێت وات پێت باش بێت کە بۆچوونەکەی تۆ دروستە ئەمانە زۆربەی هۆکار ئەبن بۆ تووڕەبوون جا بۆی کە گفتوگۆی زیاتر بکەیم زای هۆکارەکانی تووڕەبوون چین چی وامان لێ ئەکات کە بگەڕێنەوە سەر دۆخی ئاسایی خۆمان کەمتر تووڕە ببین ئەو ئەرسەلان سەیزادە مامۆستای زانکۆ و توێژەری پەروەردەیی لە سلێمانی لەگەڵمان میوانان بەیانە بەیانیت باش کاگەرسەلان بۆ هیوایی کە باش بیت کاگەرسەلان تووڕەبوون بژیت سپاس دەکەم تووڕەبوون هەستێکە یاخود ئێمە مرۆڤ لە کۆمەڵە هەستێک پێک هاتوین ئەویش یەکێکە لەو هەستانی کە لە ناخی ئێمە دروستە بێت بەڵام وەکو ئەگەر وەکو نەخۆشیەک بێنینە پێچاو کە نەخۆشیش نییە لە ژوورەوە ئەگەر ئێمە ئیلتیهابێکمان هەبێت تاکەی لە دەرەوە ڕەنگە تایەک لە دەرەوە تایەک بمانگرێت یاخود نیشانەکانی لە دەرەوە دەربکەون کە ئێمە ئەو ئیلتیهابەمان هەیە تووڕەبوونیش شتێکە لە ناخی ئێمە هەستێکە لە ناخی ئێمە کە دەرئەپەڕێتە دەرەوە ئەمانەوێ بزانین تووڕەبوون هۆکارەکانی چییە ئەو هەستە لەلایەن ئێمە دروستە بێت بەنی بەڕێست و بینەران و بیستەرانی کەناڵجوانەکەتان هەر لە خۆشی دابێ کاتێک کە ئێمە ئەمانەوەی قسە لەسەر تووڕەبوون بکەین بەر لەوە ئێمە وەکو تاکێک هەر کەسێک لە ئێمە ئەگەر دیقەت بدەین ئەگەر من مناڵە بم لە ماڵی خۆمە ئەو ئەندامێکم لەو خێزانە ئەگەر مناڵێکیش دەبم دیارە یان برام یان خوشکم یان باوکم یاخود دایکم نەک هەر ئەوە کە کاتێکیش ئەچمە کۆڵان کاتێک ئەچمە باخچەی ساوایان کاتێک ئەچمە قوتابخانە و خوێندنگاکان ئەچمە زانکۆ هەر تاکێکم ئەم تاکەش بمانێ و نەمانەوێ من هاتوومەتە دەرەوە لەوانەی سواری تەکسیەک بوو بوو لەگەڵ برادێکە تەعاملم کردبێ کە ئەچم یاخود بکڕم یاخود بفرۆشم یعنی من تاکێکم لەو تاکی ئەم کۆمەڵگایە پێویستە کات یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە قسە و باسی لەسەرکەین ئێمە من چۆن پەیوەندیەکانی خۆم ڕێکە خەم چۆن ئەبێت ئەم پەیوەندیانە ئەبێتە شناسێک بۆ من ناسنامەیەک بۆ من زۆر کات لە کۆمەڵگای ئێمە خاتون یەکێک لەو قسانی کە باوە بەڕاستی کە نابەجێشە خەڵکێک هێڵەیە کە من تووڕە بووم دۆ شاو تێکەڵ ئەەکەم من کە تووڕە بووم زۆر بە ئاسانی نایەمەوە باری ئاسایی خۆم ئەمە خۆی بۆ خۆی زۆر کات ئێمە لە کاتی وەسفا باسی ئەەکەین کە بگرە ئەمە بابەتێکە زۆر ناشیاوە کە ئینسان بێت باس لە شتە ناهەموارەکانی خۆی بکات تووڕەبوون خاتون کاتێک کە قسەی لەسەر ئەەکەین وەکو بورکانێک وایە ئینسان لە ناخە شتەکان کۆ ئەکاتەوە هەتا ئەگاتە ئەوەی کە ئینسان بە یەک جار بتەقێتەوە حتا زۆر کات من ئەڵێم ئەکرێ من بڵێم تووڕەبوون شتێک نییە لە ناو ناخی مرۆڤ من بتوانم دەری بێنم بە یەکجاری و ئاوتی بکەم و بە یەکجار نەیهێڵمەوە مامۆستا دەرووناسان ئەڵێن ناشبێت کەپتی ئەو یاخود سەرکوتی ئەو تووڕەبوونە بکەیت چونکە ڕەنگە تووشی کۆمەڵەن کێشەی تەندروستیت بۆ بکە بۆ نمونە نەخۆشیەکانی دڵە ئیتر بەرزبوونی فشاری خوێنە بۆیە ئەویش بەشێکە لە هەستەکانی دیکەی ئێمەی مرۆڤ ئەبێت دەری بڕین بەڵام بە شێوازێک کە بزانین چ جۆرەکەی دروست تۆزە پێی ئەگەم بەدەکیت پێی دەگەم و قسە لەسەر ئەو بابەتەش ئەکەم یعنی ئێمەش ئەمڵێین بەر لە هەموو شتێک وەکو وتم سیستەمێکە لە مرۆڤ بوونی هەیە تۆ ناتوانانی بیکەیتە دەرەوە ئەم سیستەمە کە من ناتوانم بیکەمە دەرەوە پێویستەکە بزانم چۆن ڕێکی ئەخەم من ئەچمە ناو مۆبایلەکەوە ئەچمە بواری زەبتەوە لەوێ دێم ڕێکی ئەخەم سەوتەکەم ڕێک ئەخەم دەنگەکەم ڕێک ئەخەم ڕەنگەکەم ڕێک ئەخەم منش کاتێک کە ئەمەوێ قسە لەسەر ئەم بابەتە بکەم و بابەتی تووڕەبوونە جەنابەت ڕاستەکەی لەوانەیە لە کۆتاییە بگاتە ئەوەی کە تووشی جەڵدەیەکی دەماغ ببی جەڵدەیەکی دڵ ببی بەڵام باشە من پێش هەموو شتێک ئەبێ قسە لەسەر ئەوە بکەم باشە تووڕەبوون چەند قۆناغی هەیە طبعاً سێ قۆناغی سەرەکی لە خۆی ئەگرێ پێش تووڕەبوون لە کاتی تووڕەبوونە دوای تووڕەبوون زۆر کات ئێمە کە کاتێک ئەمانوێت تووڕەبین پێشتر خۆمان ئامادەیەکەین بۆ تووڕەبوون
من با لە هەموویەکە لەو شتانی کە زۆر گرنگ ئێمە قسە و باسی لەسەرکەین چ شتێک وا ئەکا کە من تووڕە بم باڵێ منیش هەمان ئایا کارێکی نابەجێی منداڵەکەمە ئایا دەنگێک بەڵێک ئایا کارێکی نابەجێی منداڵەکەی منە یاخود زۆر کات هەندێک کەس هەیە یەک تۆست چاکە دووا بکەوێت دوایان خواردن تووڕە ئەبێڵە چۆن بێت چا دووا بکەوێ یاخود کەسانێکەیە کە بە دوای شتێکە ئەگەڕێن بۆ نمونە کەشتەکە نادۆزێتەوە یەکسەر تووڕە ئەبێ یعنی یەکێک لەم هۆکارانە هەیە کە وای کردووە کە من تووڕە ببم باشە وەکو مرۆڤێک پێویست ناکە من خۆم بە باشی بناسم من زۆر کات کە کاتی خۆی کە خوێندکار بووین بۆ نمونە کەسێکمان هەبوو ئەمانزانی زوو تووڕە ئەبی یەکسەر دووسێ کەس کۆ ئەبووینەوە ئەمان و ئەو فڵان کەس هات با تووڕەی بکەین هەموو جارێ هەموو ڕۆژێ بە هەمان شێواز تووڕەمان ئەکرد باشە پێویست ناکە ئیتر من بزانم کە ئەچمە ئەو شوێنەوە خەندەی بەرامبەرەکەم قسەکانی بەرامبەرەکەم چپەی بەرامبەرەکەم وام لێ بکا کە بزانم ئەم بەڕێزانە ئەنێ من تووڕە بکەم ڕۆژێ تووڕە بووم دوو ڕۆژ تووڕە بووم لەبەرەوە پێویستەکە بەر لە هەموو شتێک ئێمە بزانین بەر لە تووڕەبوون من چ شتێک تووڕەم ئەکات ئەمە یەکەم دوو هەم شت کە تووڕە بووم چی ئەەکەم هەندێک کەس هەیە ئەڵێ من هەرچیم بەدەستەوە بۆ ئیشکێرم باشە ئەمە شتێکی باوە کەسێکی تر ئەڵێ ئیلا و بیلا بۆ نمونە زۆر جار تۆ ئەزانی مناڵێکری تووڕە ئەبی کە ئەچێتە دەرەوە لە ژوورەکە درگاکە بە توندیدا ئەخە کەسێکی تر ئەڵێ بن بۆ نمونە ئەبێ شتێ بکەم کەوابەتە ئێمە ئەبێەوە بزانین کە تووڕە بووین ئێمە کۆمەڵێ وزەمان لا دروست ئەبێ ئەم وزانە عادەتەن نەرێنیە بەڵام مێشک لەو کاتا لە تووڕەیە نازانێ نەرێنیە چونکە لەویا مێشک میوان نییە دڵ میوانە لەبەر زۆر گرنگە من بزانم لەو کاتێک کە من تووڕە بووم چی بکەم باشە ئەو وزەیە کە هەمەوەکو بەڕێزت فەرمووت پێشتر بۆ ئەوەی تووشی شتێکم نەکات بەرەو جەڵدەیەک نەمبات ئەو وزەیە بۆ نمونە من چۆن دەربکەم بە ئارامی بۆ نمونە ئێستا من لە یەکێکم لە بیناکانی دەروازستی کە 12 نهۆمە ئەگەر کەسێک لە نهۆمی یەکەم بێ دووهەم بێ و تووڕە بوو چی بکا باشە چەند خۆشە ئەگەر تااقەتی هەبێ بە قادرمەکانە چەند نهۆمێ سەرکەوێ هەموو وزەکانی بەتاڵ ئەکاتەوە ئەگەڕێتەوە ئەنی بۆ نمونە ئەمریکا لەو شتاریکە ئێمە بۆ زیاد بکەین ئەتوانینەوە خاڵەشی بۆ زیاد بکەین بڵین ئایا من بەرامبەر بە کێ تووڕە ئەبم چونکە ڕەنگە هەندێک جار لە پەروەردەکردنی منداڵەکان تووڕابین بەڵام ئێمە لەو کاتێ ئاستی هۆشیاریمان دابەزێت ئەو منداڵە هێشتا لە ڕووی هزر و عەقڵەوە ئەوەندە پێگەیشتونی ڕەنگە هەندێک ڕەفتارەکات ئێمە تووڕە ئەکات یان بەرامبەر بە کەسێکی زۆر بە تەمەن تووڕابین کە ئیتر وەکو منداڵی لێ هاتوتەوە جارێکی تر بە عەتف و سۆزە بێ لەگەڵیان مامەڵەکەین تا چەند نتوانین ئەمەش بخەینە ئەو قۆناغانەوە چی تووڕە مەکات لە بەرامبەر بە کێ تووڕە ببم زۆر جوانە جارە بەر لەوەی بچمە لای خەڵکەوە لای خۆم با قسە بکەم من باشە کاتێک کە من تووڕە ئەبم تۆ دیقەتی وەزعی دەرونی خۆم بدە لەوانەیە لەو کاتە سوور ئەبمەوە قسەی نابەجێ ئەەکەم جم و جوڵەکانم زۆر جار دەست و گیانم ئەلەرزێ زۆر جار پێویستم لەوانەیە بە زیاد لە کاتژمێرێکە بۆ ئەوی بێمە تایمی خۆمەوە بەر لە هەموو کەسێ ئەو کەسێک کە تووڕە بووە زەرۆمەنی یەکەمە لە بابەتەکە ئەمە یەک بۆ چونکە بێژگە لەوەی کە دەرونیەن هاوسەنگیم تێک ئەچێ ئارامی دەرونیم نامێنێ ئاسایشی دەرونیشم نامێنێ هەندێشتی نابا و شاراوەی من هەیە لەوانەیە لەو کاتا دەربکەوێ جنێوێکی ناباوە جوڵەیەکی ناشرینە سیرکردنیەکە کە ناهەموارە کابەتە ئەمە پێش هەموو شتێ من پێویستەکە هەندێشتی ناخۆشی من هەندێشتی ناشرینی من دەرنەکەوێ ئەمە یەک دوو هەم شت ئەو کەسەی کە لێی تووڕە ئەبم بە هەر ئاڕاستەیەک بێ بە هەر سەبەبێک بێ ئەم کەسە وەکو عەرەب ئەڵێ إن القلوب إذا تنافرت ودوها مثل الزجاج كسرها لا يجبر من دێم دڵی کەسێک ئەشکێرم ئەم دڵم گەورە بێ هەموو جارێک کە من ئەبێن بەڕاستی وایە هەموو جارێک ئەم مناڵە بە تایبەتی مناڵی خۆمان ترسێکیان بۆ دروسە بێ کە منیان بینیوە من تووڕە بوومە قسەم کردووە سوور بوومەتەوە ئەو کاتە لەوانەیە پەنێکم دابێ ئەم مناڵە وای لێدێ ترسێکی بەرامبەر بە من دروست ئەبێ یاخود هاوڕێیەکمە حتا هەندێ داتا هەیە خاتون بۆ نمونە
ئەڵێ لە ئەپارتمانێک وەکو ئەمەی ئێمە ئێستا لێرەین ئەگەر دەنهۆم بێ عادەتەن لە حتا حەوت نهۆمی احتیمالە تووڕەبوون و کێشەی تا دروست بێ بەڵام ناکرێ خۆ ئەم تووڕەبوونانە بەرەو ئاراستێکی خراپ بیان بین یاخود لە شوێنێک وەکو بەڕێستان ئیشەکەن لەوانەیە زیاد لە 100 فەرمانبەر لەوێ بێ لەوانەیە ڕۆژانە 50 کەسیان تووڕە ببێ و ئاشتیش ببێتەوە لەبەر ناکرێ من ئێمە بڵێن تووڕە نابین بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە من تووڕەبوونەکەم بزانم چۆن دەرئەبڕم بۆ نمونە من کاتێک کە تووڕە بوومە سەری مناڵەکەی خۆم ئەەکەم چاوم سوور بۆتەوە چاوم گریژ کردووە دیمەنێکی زۆر ناشرین باشە ئەگەر من لێرا یەکێک وێنەیەکم بۆ بگرێ و تەسویرێکم بۆ بکاتەوە دوایە پیشانم بات ئەو کاتە من ئەزارم باوکە گیان ئەمەی کە من کردومە چەند ناشرین بووە چەند ناهەموار بووە چەند ناخۆش بووە لەبەر ئەوە زۆر 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 گرنگە من بزانم بەڵێ تووڕە ئەبم بەڵام قۆناغی سێهەم لە تووڕەبوونە دوای تووڕەبوونە باشە دوای تووڕەبوون کاتێک کە من ئاسایە ئەبمەوە ئایا پەشیمان بووم لە کارەکەم یاخود پەشیمان نەبوو ئایا ئەم شتم بە شتێکی باش زانی یاخود بە باشم نەزانی ئایا حەز ئەەکەم دووبارەی بکەمەوە یاخود حەز ناکەم دووبارەی بکەمەوە لەبەرەوە پێویستە کات ئێمە چارەسەریەک بۆ خۆمان دابنێین ئەو کەسانێکی کە بە خۆمان ئەڵێن ئێمە زۆر تووڕەین ئەگەر کاتمان ما بێ نمونەیەک بۆ بەڕێز و بینەران بێنمەوە ئەڵێ باوکێک لە کاتی هەرزەکاریە مناڵێکی هەبوو ئەم هەرزەکارە عادەتەن ئێمە کە مناڵ ئەگاتە هەرزەکاری بۆ خۆ دەرباسکردن زۆر کات لە هەندێشت زۆر جارکە کاتێک کە تۆ ئەتەوێ قسەیەکی لێ بکەی پرسیارێکی لێ بکەی پێی بڵێ ڕۆڵە ئەمەت بە هەڵە کردو خۆی تووڕە ئەکات و تۆ بەجێ ئەهێڵێ ئەویش ڕۆژێکیان کوڕەکەی بانک ئەڵێ وەرە ڕۆڵە با من و تۆ ڕێککەوتن نامەیە بکەین ئەویش ئەڵێ باوکە فەر بوو ئەڵێ باوکە ئەگەر دیقەتێکی ماڵی ئێمە بیت لە دەرەوە باخچەیەکی بچکۆلەمان هەیە و ئەم باخچەیە سیاجێکی جوانی هەیە لەدار دروست کراوە ئەوە چەکوشیەکە ئەوەش کۆمەڵێ بزمارە ئەم جارە ئەگەر تۆ تووڕە بوویت بڕۆ یەک بزمارم بۆ بەلەو سیاجە هەر تووڕەبوونێک بزمارێکی لێ بدە هەر تووڕەبوونێک و بزمارێکی لێدە ئەویش لە بیدایە تاکە تووڕە ئەبوو یەکساچ و بزمارێکی لێ ئەیە دوای ماوەیە تااقەتی نە ئەمایت و ئۆخوایە با تووڕە نەبم من و نەچمە دەرەوە و ئەم بزمارە داکوتم و دوایە بێمەوە وایلی ئەهات ڕۆژ بە ڕۆژ کەمتری کرد هەتا ڕۆژە گەیشتە ئەوەی کە تووڕە نەبوو چوو بۆ لای باوکی وتی باوکە ئەمڕۆ تووڕە نەبووم چی بکەم وتی ڕۆڵە لەمە لە هەر ڕۆژە تووڕە نەبوویت بزمارێک هەڵکێشە ئەمیش هەموو ڕۆژێک کە تووڕە نەبوو بزمارێکی هەڵکێشە کەیتر هەموو زمارەکانی هەڵکێشا چووە لای باوکیەوە وتی باوکە هەموو زمارەکانم هەڵکێشاوە دەیوتی وەرە باش شتێکت پیشان بم کە چوون سەیری سیاجەکەیان کردی ڕۆڵە بەر لەوەی کە تۆ زمارەکانی لێ بدەیت ئەم سیاجە ئاوا بوو پڕ بوو لە چاڵ ئاوا ناشرین بوو تینە وەڵا باوکە ئێوتی باوکە گیان تۆش کاتێک لە کەسێک تووڕە ئەبی کاتێک کە دڵی بریندار ئەەکەیت کاتێک کە قسەیەکی ئاراستە ئەەکەیت وەکو ئەم دیمانانە وایە لەوانەیە بە دیمەن بەرخسار وا خۆی پیشاندات کە لێبوردە بووە بەڵام باوەڕ نەکە لە ئەساسی ئەساسا شتێکی لە دڵانەما بێ لەبەر زۆر گرنگە ئێمەش ئاگامان دڵی خۆمان بێ ئاگامان دڵی بەرامبەرەکەمان بێ لەبەر زۆر کات خاتون کاتێک کە وتوانە عادی بۆ نمونە سەبر و خۆگری کەی دەست پێ ئەکات ئەم پرسیارە کراوە چکە ئێمە بمانێ و نەمانە بێ هەموو کاتێک ئەگەر بمەوێ من شتێکی ناشیاو شتێکی ناباو بگۆڕم پێویست ئەکا من بەدیلەکەی دابنێم جێگراوەکەی دابنێمەوە ئەگەر جێگراوەکەی نەدۆزمەوە ئەو کاتە ناتوانم من ئەو بۆشایە پڕکەمەوە بەڵێ کەی خۆگری و لەسەر خۆی دەست پێ ئەکا زۆر کات ئەگەر دیقەتت دابێ بە ڕێستان و بینەرانیش کەسەکە ئەڵێ باشە سەبرم نەما لەبەر ئەوەی کە تووڕە بوو ئەیکابەتە سەبر ئەو کاتە دەست پێ ئەکا کە تۆ ئەڵێ سەبرم نەماوە ئێمە بزانین هەندێک کاتێکی نۆرماڵە کە من خۆم گرتووە خۆم بە ئاسادەی من ئەمە سادەیی ڕۆژانەی منە بەڵام ئەو کاتە سەبر دەست پێ ئەکا کە تۆ ئەڵێ ئیتر من لای من فول بووە پڕ بووە کۆتایی هاتووە ئەو کات تۆ پێویستەکە قۆناغێکی تر دەست پێ بکەی کە خۆگربی بەرامبەر بە شتانی کە ئەتەوێ نەیانکەی باڵێ مامۆستا ئەرسەلان ئەم بابەتە زۆر زێدەتر لەوە هاو ئەگرێت کە ئێمە بتوانین ئاو بە چەند خولەکێک لەسەری گفتوگۆ بکەین بۆ هیوایی کە
پەیامی ئێوە گەیشت بێت ئەوانەی کە تووڕەبوونیان کردووە بەخوو نمونەی ئەو بسمارە بێننەوە بەرچاوی خۆیان و ئەو خووە لە خۆیان بڕەوێننەوە و تەرکیب بکەن وازی لێ بهێنن سوپاسی جەنابیش دەکەین پێمان خۆش بوو لەگەڵ تا زیاتر بەردەوام بین بەڵام کاتی چاوپێکوتنەکە ئێمە لەگەڵ جەنابتە هەر ئەوەندە بوو بەو هیوایەکە لەش ساغ و سەلامەت بیت سوپاس دەکەین دوبارە سپاس بۆ ئێوە بەڕێزیش ئامادەکاریەکان بۆ جەژن دەستی پێکردووە ئێمەش بێگومان ئەبێت لەسەر بابەتی چوونە ناو جەژن و خۆ ئامادەکردن بە بۆنەی نزیکبوونەی جەژنی قوربان ئەم بابەتتان بۆ باس بکەین کە هاوکارانمان لە ناوچە جیاوازەکانی کوردستان چەندین راپۆرتیان لەسەر پێشوازیکردن لە بۆنە ئاینی ئامادە کردووە با لە پێکەوە ژیان و ڕێزگرتنی هاوبەش لە بۆنەکان دەست پێ بکەم کە ئێزیدیەکان ساڵانە بۆ جەژنی قوربان و بەڕێوەبردننی چەندین ڕێو ڕسمی تایبەت بە جەژنی قوربان لەگەڵ موسڵمانەکان ئاژەڵ بۆ قوربانیکردن دەکڕن ئێستا بەشێک لە ئێزیدیەکان وەک موسڵمانان دەچنە مەیدانی ئاژەڵان و ئاژەڵی گەورە و بچووک بۆ قوربانیکردن ئەکڕن ئێزیدیەکان ڕێو ڕسمی تایبەت بە جەژنی قوربان دەگێڕن و دەبێت بابا شێخ 2 ڕۆژ لە لالش بمێنێتەوە بازارەی کڕین و فرۆتنا پازی لە بێبانەی گەرمە هەر یەک دخوازێ پازێکی باش بدەست خۆڤە بینێ لێ ئەفداخوازیە زۆر لەسەر کرینا پازی بوویە ئەگەر هەندێک ژوان بەهایەوان گران بکن سلێمان ji بۆی جەژنا قوربانیا ئێزدیە هاتیە پازێکی بکڕێ چونکی ئەف جەژن بێ پیرۆست بینێ و ساڵانە ڕێوڕسمێن نوێ دگێڕن ئەمێت بۆزا هاتینە عیدا قوربانیە و عیدا ئێزیدیا و بسلمانە هەمووایە و هەموو قەستاوێ سوگێتکەین وڵا خەل زەحف قەستاوێ دێتکە و یعنی تێن دەبی حاش خوڕەت بێن هەندەگەێنێت کچکت بێن و هەندەگەێنێت مەزن بێن بەس ئەغڵەبیژی کە هەرێت بە ئەڤە بازارێ فرۆتنا پەزیە تا ئێڤاریا جەژنی ئێزدی قەستاوێ دەکەن و دا هەر کەسی ببێت و بگەهێ قورباناخوا بکەرێ و لە خاترا جەژنێ بکە خێر ئێڤارە جەژنێ ڕێوڕسمێ نوێ دێ لە پەرستگا لالش ئێنە گێران و ماوێ 2 ڕۆژان بەردەوام بن چونکی لالش پیرۆستترین جێ ئاینیە دەفوان هەر ژنهۆ حازری بۆ vê çandê tênekirin جەژنا قوربانê cejnê têzdiyayê kevnara kevnatiyayê dibêjin dizivir te di wextê nebiya da wextê nebî Birahîm û nebî İsmaîl ev cejne jî rêrûsm bi tuyê têne gêran li Alîşa Nûranî bi hezîrbûna bavê Şêxê Êzdiya civata rohanî çend kes çend oldar çend xilmetkar hemû dê hazir bin bû mavê 2 roja li Alîşa Nûranî dê rêrûsm êne gêran لێ گۆری بیرەوەریین ئێزدیان ئەف جەژن vedigerê serdemê İbrahîm Xelîl û kurêwî İsmaîl pêxember ji wî demî heta niha her maleka êzdî giyanewerekî li ser xatirê İbrahîm Xelîl û qurbaniya serê İsmaîl pêxember ser jê diket Meher Şingalî Kurdistan 24 Perstgeha Laliş جا هەر سەبارەت بە قوربانیکردن لە جەژنی قوربان تەنیا لە جەژنی قوربانی ساڵی پار 592 ئاژەڵی گەورە و زیاتر لە 500 ئاژەڵی بچووک کران بە قوربانی بۆ ئەم ساڵیش قوربانیکردن لە شەقامە گشتیەکان و مەیدانی ئاژەڵان قەدەغەکراوە ئێرە مەیدانی ئاژەڵانی هەولێرە بۆگەنی مەیدانەکە و ناوەی تەنیوە کە بەهۆی پاشماوەی ئاژەڵەکانەوە فڕێدراوە هەرچەندە وەزارەتی تەندروستی ڕێنمایی دەرکردو بەوەی تای خوێنبەربوونەوە هەر کەسی ئاژەڵ سەر دەبڕێ پێویستە ئاژەڵەکە لەلایەن پزیشکی ڤێتەنەریەوە پشکنینی بۆ ئەنجام بدرێ و لە سەربڕخانەکان سەر ببڕێ بەڵام وەک دیارە تاوەکوی سەش خەڵکانێکان لێرە ئاژەڵەکانیان سەر دەبڕن و پێچەوانەی ڕێنماییە پزیشکی و تەندروستیەکان کار دەکەن فازل زیاتر لە 30 ساڵە کاری قەسابی دەکات بەرخەکانی هێناوە بۆ کوشتارگی ئەو چرخی ئەولێر فازل دەڵێ هیچ شوێنێک بەقەت کوشتارگەکە پاک نییە و داوا دەکات هاوڵاتیانی شاژەڵەکانیان لێرە سەر ببڕن طبعا لێرە باشترە بە خاوێنی دێتن نە مێژ دێتن نەخین دێتە سەرجاددا نە نەخۆشی دەکەویتن گۆشتەکە بە بەڕادی دێتن بە خۆیان دەین نەخوارێ لەسەر قنارەی دادێنێن مەوزوعەکە پارەیە 56,000 قیمەتی نییە بەزە تویشەکەت خاوێن بیتن
پزیشکانی ڤێتەنەری سەرجەمەوە ئاژەڵە گەورە و بچووکانە دەپشکنن کە دەێنرێن بۆ کوشتارگەکە. پشکنینەکەش 2 قۆناغە پێش سەربڕین و دوای سەربڕین. ئەگەر ئاژەڵەکە لە پشکنینەکان دەرچوو مۆری تەندروستی لێ دەدرێت. کنینی پێش سەربڕین ئێمە ڕۆژانە ئەنجامی دەدەین لێرە بۆ ئاژەڵەکە هەر ئاژەڵێک بزانین کە هۆکە نەخۆشە یا دوایی کە پشکنینی پاش سەربڕینیشی بۆ دەکەین وەکو لاشەکان جەرگ و سیپەلاک و دڵ و گورسیرک و ئەو شوێنان ینی بە عەحشای داخلی فەحەز دەکەین و ئەوەی کە نەشێت بۆ خواردن فڕێ دێن. لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 78404 ئاژەڵی بچووک و 11324 ئاژەڵی گەورە لە کوشتارگەی ئەوچەرخی ئەولێر سەر بڕدرا و بەڕێوەبەری کوشتارگەی ئەوچەرخی ئەولێریش دەڵێت ئامادەکاری تەواومان کردەوە بۆ جەژنی قوربان و ڕۆژانە لە کاتژمێر 4 بەیانی تاوەکو 6 ئێوارە لە ئامادەباشیدا دەبین. بەبەستنی ماسک و دەستچێش ئەوەی کە دەستی بریندارە بە هیچ شێوەیەک بۆی نە دەستکاری گۆشتەکەی بکە بە پێی قسەی پزیشکانی ڤێتێرنەری لەبەر وجودی ئەو نەخۆشیە بەڕاستی چەندین مەرج و ڕێنمایی تر هەیە بەڕاستی بۆ کاری سەربڕین بۆ نمونە ئەو خەڵکێک کە دێت داوایان لێ دەکەین تا بکرێت قەسابی دەرەوە لەگەڵ خۆیان نەهێنن. تەنیا لە جەژنی قوربانی ساڵی پار 592 ئاژەڵی گەورە و زیاتر لە 500 ئاژەڵی بچووک کراوە بە قوربانی. با بڕیاری پارێزگاری ئەولێریش ئاژەڵ سەربڕین لە شوێنە گشتیەکان و مەیدانی ئاژەڵان و کۆڵانەکان قەدەغە کراوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی تای خوێنبەر بوون. ئازەر فاڕۆق، کوردستان 24 هەولێر. بەڵێ چەند بەیانیەکە کە ئێوە لەگەڵ ئێمە کاتێکە هاوڕێن دەبینن ئێمە وێنەکانی ڕاستەوخۆی مەکەی پیرۆستان بۆ دەگوازینەوە و لەوێ ئێوە بینەری ئەنجامدانی فەریزەی حەج دەبن کە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژە دەستی پێ کردووە. حاجیان لە هەموو وڵاتانی دنیاوە ڕویان لە سعودیە کردووە. بەڵام ئەوەی کە لێرە گرنگە ئەم ساڵ بەڕێژەیەکی کەمتر خەڵک بەشداری کردووە لە فەریزەی حەج ئەویش بەهۆی بڵاوبوونەوەی پەتای خوێنبەربوون جگە لەوە ئاڵەی مەیمونیش بڵاو بۆتەواوە جگە لەوە دیسانەوە گەڕانەوەی پەتای کۆڤیدی 19 ئەمە وای کردووە کە لە مەکەی پیرۆزوە لەلایەن سعودیەوە چەندین بڕیار دەربچێت ئەویش بڕیارە تەندروستیەکانە بە ڕێنمایی تەندروستی نوێوە بەگشتی 1 ملیۆن حاجی ئەم ساڵ سەردانی مەکەی پیرۆزیان کردووە بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج و لە ئەو ژمارەیەش زیاتر لە 2000 لە حاجیەکان ئەوە خەڵکی کوردستانن و لە عێراق و کوردستانەوە ڕۆشتون و فەریزەی حەج ئەنجام ئەدەن جگە لەوە 850 چەند هەزارێکیش واتە لە 800,000 زیاتر خەڵکی بیانی بەشداریان لە فەریزەی حەجدا کردووە و ئەمەی کە دەیبینن ئەوە وێنەی ڕاستەوخۆی ئێستای مەکەی پیرۆزە کە لە ڕێوڕسمی وەرزی حەجکردن لە مەکەی پیرۆزا دەبینن حاجیان تەواف بە دەوری ماڵی خوددادا دەکەن بە دەوری کابەی پیرۆزدا دەکەن لەگەڵەوانەشە ئەم ساڵ وەکو هەموو ساڵەکانی دیکە ڕەنگە چەند خزمەتگوزاریەکی زیاتریش پێشکەش بە حاجیان بکرێت ئەویش ئەوەیە کە پێدانی سێژەمی خواردن و جگە لەوە دانانی چەند ئۆتۆمبیلێکی فریاکەوتن بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو و دانانی کلینیکی پزیشکی و لەوێش ئامادەبوونی چەند پزیشکێکی تایبەت بە حاڵەتە نەخوازراوەکان بۆ حاجیان جگە لەوە کۆمەڵێ پاس ئامادەکراوە بۆ هاتوچۆکردنی حاجیان لە شوێنی نیشتەجێبوونیان واتە لە هۆتێلەکانەوە بۆ حرەمی مەکی و جگە لەوانە چەند خزمەتگوزاریەکی دیکە وەکو جیاکردنەوەی ژنان و پیاوان لە شوێنی نوێشکردن و هاتوچۆپێکردنیان بە پێی پێویست یا بە پێی ئەوەی کە بەیانیان حاجیان ئەبەنامەکەی پیرۆز و تا درنگانێک دەمێننەوە و دیسانەوە ئەو پاسانە حاجیان دەگەڕێننەوە بۆ شوێنەکانی خۆیان و ئەوەی کە دەیبینین ئەمە ئێستا ڕێوڕسمی وەرزی حەجکردنە لە مەکەی پیرۆز وەک باسیشمان کرد ڕێنمایە تەندروستیەکان ئێستا تونترکراونەتەوە لەلایەن وەزارەتی تەندروستی سعودیەوە ئەویش بەهۆی بڵاوبوونەوەی چەند جۆرە پەتاو نەخۆشیەک بۆ پارێزگاریکردن لە تەندروستی حاجیان. ئەم بەیانە لەگەڵ من بوون کە بینەری پرۆگرامی بەیانی 24 بوو بۆ هیوایی کە پرۆگرام ئەمڕۆ بە دڵی ئێوە بوو بێت تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە کە
دەگەڕێینەوە لاتان لە هەفتەی داهاتوو ئەوە سپاسانەکەم بەخواتان سپەرم ماڵتانە.